بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشناي دنجي زنجيري هاولاني بيغمبر صلى الله عليه وسلم. زنجيري هشت. ناوي كتاب عبد الرحمن كري عوف. نسيني حبيب محمد سعيد. بلاو كرنوي نسينجي تفسير بو بلاو كرنوو راقياندن. نخش سازي ناووا زردشت كاواني خط نوزات كوي برق ترايزون نورو صالتا يكم 1437 كوتي برامبر 2016 زايني تيراج 2000 دانا جماري لاپەڕا 64 لاپەڕا خوێندنەوەی ڕەشوان کاک خضر هەڵەبڕ سامان وەلی. بسم الله الرحمن الرحيم. خدای پەروەردیگارمان سوپاسی بێپایەنت ئەکەین وا خۆشەویستی تاقە پێشەوای مرۆڤایەتی و هاوەڵە دڵسۆزە بەغیرەتەکانت پێبەخشیوی تا بەشکوم بە شوێن پێی هەڵگرتنە لە ڕێبازی ئیمان شارەزا ببین و بە کۆمەچی و پشتیوانی خۆت بکەوینە گەڵ کاروانی سەرفراز بوونی بازاڕی قیامەت. پێشکەش بێت بەو موسڵمانە خوێن گەرمانەی کە سەر و ماڵیان لە پێناوی ئیسلامدا، لە پێناوی ڕێبازی قورئاندا، لە پێناوی پاکردنەوەی سەرزەوی لە ستەم و ستەمکاران، لە پێناوی ڕزگاری ئادەمیزاددا بەخت دەکەن. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. بێشەچی الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد وعلى آله وأصحابه أجمعين. هەموو مرۆڤێک بەپێی خۆی و بەپێی شان هەڵگرتنی خودای گەورە لە بەخششی خۆی بەشی داوە، بەڵام هەر کەسە لە بەهرەیەک یا لە چەند بەهرەیەکدا دەستی باڵای داوتێ، یان ئازایەتی و چاو نەترسی، یان زیرەکی و لێهاتوویی، یان سامان و دەوڵەمەندی، یا هەر شتێکی تر، جا خاوەن بیر و هۆشەکان هەوڵ ئەدەن بەم بەهرانە بە جۆرێک و بە ڕێگایەک بەکاربهێنن تا خودای گەورە لە خۆیان ڕازی بکەن و بەختەوەری هەردوو جیهانیان دەست بکەوێ. بەڵام شوێنکەوتانی شەیطان بەپێچەوانەوە. سامانیش وەک بەخشەکانی تر دەستێکی باڵای هەیە لە بەرز و نزمکردنەوەی پلەی خاوەنەکەیدا. خاوەنەکەی بەویست و ئارەزووی خۆی ئەتوانێ بۆ مەبەستی خۆی بەکاری بهێنێ، بۆیە سامانی وا هەیە مایەی سەربەرزی هەردوو جیهانە بۆ خاوەنەکەی و هەشە بەپێچەوانەوە، بەڵام هەمووشی بەدەستی خاوەنەکەیەتی. خۆ ئەگەر سەرنجی قورئانی پیرۆز بدەین بۆمان دەرئەکەوێ کە هۆی گومڕابوون و تیا چوونی قاڕون سامانەکەی بوو. ئەو سامانە زۆرە لە جیاتی ئەوەی پیاوەتی و مەردی بۆ بەدەست بهێنێ کردیە هاوڵی فیرعەون کە داوای خوایەتیە کرد. فیرعەون بەو هەموو ستەم و ناڕەواییە قاڕونیش تاوانی تەنها خراپ بەکارهێنانی سامانەکەی بوو، کەچی قورئان پێکەوە ناویان ئەبات. ئەوان سەر و ماڵیان خۆش ئەوێ و بەترس و لەرزەوە شەو ڕۆژ تەواو ئەکەن. ئەوە هیچ ژیانێک کە ئەوانە ئەیبەنە سەر، ئەگەر خەڵک تاقە جارێک بمرێ ئەوان هەموو ڕۆژێک. خەڵکی تر ئەگەر سامانەکەی جارێت تیا بچێ ئەوان لە ترس و لەرزی خۆیاندا وەک ئەوە وایە کە هەر هیچیان نەبێت. سەر و ماڵ بەختکردن لە پێناوی بیر و باوەڕی ڕازدا سەربەرزی هەردوو جیهان بە مرۆڤ ئەبەخشێ. ئەها چاو نەترسی حەزرەتی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێ بە چ پایەکی گەیاند، یان کۆڵ نەدانی بیلال خوا لێی ڕازی بێ چ پلە و پایەکی پێبەخشی، و هەروەها هەموو کۆڵ نەدەرێکی ڕێگای ڕزگاری ڕاستەقینە. جا ئەوانەی کە سامانیان بۆ بەرزکردنەوەی ئیسلام تەرخان ئەکەن تەنها ئەوانە خاوەنی ڕاستەقینەی سامانن،
چونکە کەسانی تر خزمەتکاری سامانن تا لە دوا ڕۆژدا گرانترین لێپرسینەوە لەسەری بێتە ڕێیان. چەندەها دەوڵەمەند لە مەککەدا هەبوون، ئایا ئەوانەیان کە دڵیان نەهات لە پێناوی خوددا بەختی بکەن توانیان وەک ئەبوو بەکر و عوسمان خۆیان لێ ڕازی بێت سەربەرزی هەردوو جیهانی پێ بکڕن؟ هیوادارین خودای گەورە دڵمان گوشاد بکات تا بتوانین سەر و ماڵمان بە هەرزان بخەینە خزمەتی ئیسلامەوە. ئیتر کۆمەچی و پشتیوانی هەر لە خوددا دەخوازی. نووسەر ڕەمەزانی 1398 ئابی 1978. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. کەعبەی پارێزراو لاپەڕەدا لە تەنیشت ماڵی پیرۆزی خوددا و لە یەکێ لە بنە ماڵەکانی مەککەدا کە بە بازرگانی و گەشت و گەڕان بە زستاناندا بەرەو یەمەن بە هاویناندا بەرەو شام ڕاهاتبوو. مناڵێکی ساوا لەدایک بوو، بنەماڵەی عەوفی کوڕی عەبدولحارثی کوڕی زەهڕەی لە ساڵی 44 پێش کۆچکردندا، واتە 9 ساڵ دوای ساڵی فیل. کوڕێکی سپی کەللەی جوانیان پێبەخشرا. ماڵی خوددا لای عەرەبەکان بە تایبەتی لای قوڕەیش زۆر پیرۆز بوو. بە یەکجاری دوای ئەو هێرشەی کە ئەبڕەهەی گاور کردیە سەری بەنیازی وێرانکردنی تا خەڵکی وازی لێ بهێنێ و ڕوو بکاتە خانووە دەست دروستەکەی ئەو. دیارە کە خوا ویستی لەسەر کارێ نەبووە، بەبیری هیچ کەسێدا نایەت کە چۆن خوددا نەخشەی تەفرەدانی بۆ ئەچێشێ کە ویستیشی لێبوو هیچ کەس نازانێت چۆن نەخشەی ڕێکخستنی بۆ ئەچێشێ. خوایە و چۆنی ویست هەروا ئەبێ، دەستکاری نەخشەکانی ناکرێت. ئەبوایە مسلمانەکان بە درێژایی مێژوو بەڵگەی ڕزگاربوونی کەعبە لە دەستی ئەبڕەهە و لەشکرە بەهێزەکەی بەس بوایە بۆ دڵنیابوون بەرامبەر بە یارمەتی و کۆمەچی خوددا بۆ هەڵگرانی دینەکەی. ئیتر پێویستی بەوە نەکردایە تا ئەوان بیر لە نەخشەی سەرکەوتن بکەنەوە، چونکە کەمهێزی مسلمانەکان و بەهێزی خوانە ناسان مەرج نییە بۆ بردنەوەی ڕۆژی نەبەرد، بەڵکو مەرج ڕاست لێبڕانی مسلمانەکان و ڕاستکردنیان لەگەڵ پەروەردگاردا. ئەوسا ئەبینن چۆن خودای گەورە شتێک ئەکاتە هۆی سەرکەوتن کە بەبیری هیچ کەسێکدا نەهاتووە. خۆ بە درێژایی مێژوو هیچ پێغەمبەرێکیش نەیزانیوە کە و چۆن سەر ئەکەوێ. تەنها ئەوەندەیان لەسەر پێویست بوو ملکەتی فەرمان بن و چاوەڕوانی نەخشەی خوددا بن. فیرعونی خاوەن کوڕ هێشتا ئەو ڕۆژە سامناکەی لە یاد بوو کەوا ئەبڕەها بەلە شکرە بەهێزە بێ شومارەکەیەوە بە فیلەکەوە گەیشت بووە قەراغی شاری مەککە و نیازی وابوو هێرش بکاتە سەر کەعبە و وێرانی بکە. قوڕەیشیەکانیش خوا حافیزیان لە کەعبەی خۆشەویستیان کرد و ناچار لە ترسی لەشکری بێویژدان لە شار چوونە دەرەوە. ئەو ڕۆژەی لە یاد بوو کە بە هیچ شێوەیەک بە خەیاڵیدا نەئەهات کە کەعبە لە دەستی ئەبڕەهە ڕزگاری ببێ. کەسی خودای پەروەردیگار بە ڕێگایەکی بیر لێ نەکراوە لە دوایین هەنگاودا دوای بڕینی هەموو هیوایەک دەستی لە ئەبڕەهە وەشاند و لە شکرەکەی تەفروتنا کرد، کەعبەی پیرۆزی پاراست. ئەمەی چاک لە یاد بوو، بۆیە بەپەرەوەشەوە کوڕەکەی ناونا عەبدولکەعبە واتە بەندەی کەعبە و بردی بە دەوری کەعبەدا جێڕای. لەلایەکی ترەوە نەزری کردبوو کەوا ئەم ناوەی لێ بنێ تا خوددا وەک کەعبەی پاراست ئەمیش بپارێزێ. دیارە ئەم بیر و باوڕە جاهیلیە و ئیسلام پەسەندی ناکات. کوڕە گەورە بوو پێگەیشت، گەنجێکی ئازا و گورج و گۆڵی لێ دەرچوو. دەستیدایە بازرگانی بۆ کڕین و فرۆشتن گەشتی شام و یەمەنی ئەکرد. لە یەکێ لە گەشتەکانی یەمەندا چەند ڕاهیبێک هەواڵی پیاوێکیان ئەپرسی کە لە مەککەدا هەڵ ئەکەوێ. دینی باو با پیرانیان ئەگۆڕێ، خەڵکی بۆ سەر دینێکی نوێ بانگەکات. عەبدولکەعبە لەم قسانە زۆر سەری سوڕ ئەما و لە خۆی ئەپرسی داخوا ئەم پیاوە چێ بێ. بەدڵ حەزی ئەکرد ئەو پیاوە دەست بداتە بڵاوکردنەوەی دینەکەی و خەڵکی بانگ بکا بۆ سەری. لەلایەکی ترەوە
هیچ بە دووری نازانم هەرچەندە لە هیچ سەرچاوەیەکی بەردەستمدا نەمدیوە کەوا ئەبڕەهەی گاور زووتر ئەم هەواڵەی ڕاهیبەکانی بیست بێ بە گیانێکی کۆنی خاچ پەرستانەوە بێ ئەوەی نیازەکەی ئاشکرا بکات هەر لەو ساڵەدا کە پێشەوای ڕزگار کردێتە جیهانەوە هاتبێ تا ئەو ماڵە بڕوخێنێت ئەبێتە قیبلەی دوا ڕۆژی دینی خوددا سەرچاوەی دین لە دەستیان دەرئەچێ چونکە گاور و جووەکانی سەردەمی پێغەمبەریش صلی الله عليه وسلم زۆر چاک ئەیانزانی پێغەمبەری خوایە و ڕاست ئەکا کەچی بێوچان هەوڵ و کۆششیان دژ ئەکرد بە نیازی لە ناوبردنی تا لای خەڵکی هەر خۆیان بە هەڵگری دینی خوددا بدرێنە قەڵەم لەگەڵ ئەوەش ئەیانزانی تازە کار لە کار ترازاوە پێغەمبەرێتی لە زنجیرەی ئەوان دەرچووە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. موژدەی بەهەشت لاپەڕا چاردە ڕووناچی خوددا هاتە خوارەوە بۆ سەرزەوی پێغەمبەری پێشەوای مرۆڤایەتی صلی الله عليه وسلم دەستی بە بڵاوکردنەوە و بەخشینەوەی کرد بەسەر مرۆڤەکاندا مرۆڤە هۆشیارەکان خێرا بە هەستی دەرونی پاچیان زانیان مایە قازانجی هەردوو جیهانە بۆیە بە پەلە هاتن بەدەمیەوە باچیان لە هەڕەشە و گوڕەشەی ستەمکارە وەرگزلەکان نەبوو ئەوان چین پیاوی عاقڵ بە مێشولەیەشیان بزانێ زانینی ئەمە و ئەو ڕێبازەیە کە مرۆڤایەتی لە ساو سێبەری بەحەسێتەوە بۆیە بە پەلە هەر یەکە و کورسیەکی گرت ئەڵێم کورسیەکی گرت نەک ئەو کورسیی کە نەفامەکان خۆیان لەسەری بەکوشت ئەدەن چونکە لە ئیسلامدا کورسی بریتیە لە هەوڵ و کۆشش و سەر و ماڵ بەخەتکردن بریتیە لە پەیمانی کۆڵنەدان و وازێنان تا دواتنۆجی خوێن بریتیە لە دامەزراوەی و ئارام بەرگەگرتن بەرامبەر بە شاڵا و لافا و ڕەشەبای نەفامی بریتیە لە پەیماندان بۆ مردن بریتیە لە ژیان تەرخانکردن بۆ ئەو بیر و باوەڕە بێگەردەی کە پەروەردیگاری زانا و دانا نەخشەی کێشاوە بەڵێ محەممەدی خۆشەویستی خوددا صلی الله عليه وسلم لە تەمەنی 40 ساڵیدا بەخشی بە لێشاوی خوددا بەسەریدا ڕژا قورئانی پیرۆزی بۆ هات بۆ ڕێنموویی مرۆڤایەتی بەرنامەی شیرن و بەکەڵک و بێلەکەی بۆ هات بۆ حەسانەوەی مرۆڤایەتی بۆیە درسۆز و بەوەفا و بەغیرەتەکان خێرا لێی تێگەیشتن و زانیان ئەم دەرمانە کە هەموو دەردەکانی مرۆڤایەتی چارەسەر دەکات دوژمنی زۆرە و بێوچان هەوڵی لە ناوبردنی خۆی و شوێن کەوتوەکانی ئەدەن بەم ناڕەحەتی و تەنگاوی و زەحمەتە لە چاو مژدەی پەروەردیگاردا لە چاو بەهەشتی بەریندا لە چاو ڕەزامەندی و بەدیدار شادبوونەوەی خوددادا کەمە و زۆریش کەمە کەواتە سەر و ماڵێک بەهەشتی پێ نەکڕێ بۆچی باشە بەم شێوەیە و بەم هەست و بیر و هاوڕێ بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەم قورئانەوە هاتن بەدڵ بەجیان ملکەتی فەرمانەکانی بوو گیان و سامانیان خستە سەر لە پێ دەست و بۆ سەرخستنی بەرنامەی خوددا چوون بەرەو پیری مەرگەوە لەو سەرەوە بەختەوەری هەردوو جیهانیان لەگەڵ خۆیان داهێنا ماوەیەکی زۆر بوو عەبدولکەعبە چاوەڕێی پێغەمبەری صلی الله عليه وسلم کرد تا جارێکیان لە گەشتی یەمەندا هاتەوە ئەبوو بەکر چوو بۆ لای بۆ ماڵەوە چونکە دۆست و هاوڵی یەکتر بوو ئەبوو بەکر دەستی کرد بە هەواڵ پرسینی گەشت و گوزار ئەویش دەستی کرد بە جێڕانەوەی دەنگ و باسی گەشتەکەی بەتایبەتی ئەو هەواڵەی کە لە ڕاهیبەکانی یەمەنی بیست بوو دەربارەی ئەو پێغەمبەرەی کە بەم زوانە لە مەککەدا دەست بە بڵاوکردنەوەی دینە تازەکەی دەکات ئەبوو بەکریش بەنیازی خۆی بەتەمایە عەبدولکەعبە بۆ سەر ئیسلام بانگ بکە نازانێ ئەمبەر لەوەی بزانێ ئەو پێغەمبەرە چێیە بڕوای پێهێناوە بە گەرمی و چاوەڕوانی هاتنی ئەکات پاشان ئەبوو بەکر فەرمووی بەڵێ ئەو پیاوە ئاشکرا بووە محەممەدی کوڕی عەبدوڵڵایە بۆ ڕێنموویی خەڵکی خوددا دینی ڕاستەقینەی بۆ ناردووە تا لەم ژیانە لار و وێرەدا ڕزگارمان بکات
جا تۆش بچۆ بۆ لای بڕوای پێبهێنا تا لە سزای سەختی خوددا ڕزگارت بێ. مسڵمانی تازە بەبێ ئەوەی سێودووی لێ بکە کەوتە گەڕان بە شوێن پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم تا دۆزیەوە. کاتێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوی پێکەوت بە زەردەخەنەوە فەرمووی دەم و چاوێک ئەبینم کە هەر بۆ ئەوە دروست کراوە ئاواتی بەهەشتی بۆ بخوازم. ئەویش بەدەم و بەدڵ شایەتی تەنیایی خوددا و پێغەمبەری محەممەدیدا صلی الله عليه وسلم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە جیاتی عەبدولکەعبە ناوی نا عەبدوڕەحمان. بەڵێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف یەکێکە لەو 8 کەسەی کە پێش هەموو کەسێک بڕوایان بە پێغەمبەری خۆشەویست هێنا صلی الله عليه وسلم کەوتە شوێنی. یەکێک لەو 10 کەسەی کە لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم موژدەی بەهەشتیان پێدراوە. یەکێکە لەو 6 کەسەی کە عومەر هەڵی بژاردن تا دوای خۆی یەکێکیان بە هەڵبژاردن بکرێتە خەلیفەی مسڵمانەکان. یەکێکە لەوانەی کە لە مەدینە فتوایان ئەدا پێغەمبەری خودداش صلی الله عليه وسلم لە ژیاندا مابوو. بەر لەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماڵی ئەرقەم بکاتە شوێنی کۆبوونەوەی لەگەڵ مسڵمانەکاندا عەبدوڕەحمان مسڵمان بوو. ئەمەش دوای مسڵمان بوونی ئەبوبەکر بە 2 ڕۆژ. هەرکە قوڕەیشی ستەمکار لە ڕاستێتی ئیسلام تێگەیشت کە بریتیە لە پەرستنی خوددا بە تاک و تەنیا هێرشێکی بێویژدانانەی کردە سەر مسڵمانەکانەوە بەبێ سۆز و بەزەیی ئازاریدا. عەبدوڕەحمانیش لەم تاقیکردنەوەیدا بەشداریەکی پیاوانەی کرد. بەڵام بە وێنەی کێوی دامەزرا و ئارامی گرت و باکی لە خەشم و قینی قوڕەیش نەبوو. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە ڕێگای ئەویشدا تا لەگەڵ خوشک و برا مسڵمانەکانیدا کۆچ بۆ حەبەشە بکات. تا ئەوە بوو دوای ماوەیەک گەڕایەوە مەکە. بەڵام هەندێک لە مسڵمانەکان هەر لە حەبەشەمانەوە هەتا مسڵمانەکان کۆچیان بۆ یەثریب کرد و کردیان بە پایتەختی دەوڵەتی ئیسلامی و لە دوای ڕزگارکردنی خەیبەر و ئەوسا هاتنەوە. کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێدرا بە کۆچکردن بۆ یەثریب عەبدوڕەحمان بەو پەڕی سنگ فراوانیەوە هەموو شتێکی خستە ئەو لاوە لە پێناوی خوددا و پێغەمبەرە خۆشەویستەکەیدا صلی الله عليه وسلم کۆچی کرد. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پەروەردەی ئیسلامی لاپەڕا 19 بە کۆچکردنی مسڵمانەکانی مەکە مەدینە بووە جێگای فەخر و شانازی بۆ هەموو مسڵمانێک هەتا هەتایە. مسڵمانە ئەنسارەکانی مەدینە ئەو پەڕی جوامێری و مەردایەتیان نواند. خۆنەویستن و غیرەتیان گەیشتە ڕادەیەک تا خودای گەورە لە قورئانی پیرۆزدا تۆماری بکات. ڕێزگرتنیان لە میوان و پێشوازی کردنیان لە پێغەمبەر و مسڵمانە مهاجیرەکان لە مێژوودا وێنەی نەبوو. برا ئەنسارەکان ئەیان زانی برا مهاجیرەکانیان ماوەی 13 ساڵە چۆن لەژێر ئازاری قوڕەیشی ستەمکار تلاونەتەوە. ئێستاش کە کۆچیان کردووە بۆ ناویان هیچ ماڵ و سامانێکیان لەگەڵ خۆیاندا نەهێناوە. بۆیە بڕیاریاندا هەر ماڵێکیان برایەکی مهاجیر بگرنە خۆ خوا هەرچی دابێت لە سای قورئاندا پێکەوە بیخۆن. ئەنسارەکان زۆر مەردانە بڕیاری پێکەوە ژیانی ڕاستەقینەی پاک و خاوێنیاندا بەبێ ڕیایی بەبێ خۆ هەڵکێشان بەبێ منەت و شانازیکردن ماڵ و سامانیان خستە ژێر پێی برا مسڵمانە لێ قەوماوەکانیانەوە. دیارە ئەگەر پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەم جوامێریەی بە مسڵمانەکانی مەدینەوە بەدی نەکردایە نەی ئەتوانی دەستبەرداری مەکە ببێ ئەگەرچی لە ژێر ئازار و ستەمدا ئەتلانەوە. ماڵ ئەنسارەکان زۆر و برا مهاجیرەکان کەم بوون. بۆیە مهاجیرەکان ئەوەندە نەبوون تا دڵی هەموو ماڵە ئەنسارێک ڕازی بکەن. ناچار پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەر مهاجیرێک و ئەنسارێکی کردنە برا
خۆ هەر ماڵێک برای بەرکەوتایە ئەوە ئیتر خۆی بەسەر بەرزی هەردوو جیهان ئەزانی، چونکە هەر مسلمانێکی مهاجیر مامۆستایەکی بێوێ نەبوو لە فێرکردنی قورئانی پیرۆز و فەرمایشتی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و لە جێڕانەوەی ئەو جیهادەی کە مسلمانەکان لە مەککەدا خەریکی بوون دژی پایە و پلەی بۆشی نەفامی تا دوای ئارام و بەرگەگرتن و وا خودای گەورە دەروی لێکردنەوە و ڕزگاری کردن. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم عەبدوڕەحمانی لەگەڵ سەعدی کوڕی ڕەبیعی ئەنساریدا کردنە برا. سەعد بە عەبدوڕەحمانی وت: ئەی برا، من دەوڵەمەندترین پیاوی ئەم شارەم، نیوەی سامانم بۆ خۆت هەڵبژێرە و دوو ژنیشم هەن، تەماشای بکە کامیانت لا چاکترە با تەلاقی بدەم تۆ مارەی بکە. لەبەردەم هەڵوێستی وەهادا مرۆڤ چۆن خۆی پێئەگیرێ و ئەبێ چۆن ئیتر بیر لە دڵ و دەرونی ئەو کۆمەڵە مسڵمانە بکاتەوە. ئەوانیش هەر مرۆڤ بوون وەک ئێمە، بەڵام تەنها ئەوەندە هەیە ئەوان بە پەروەردەی قورئان هەڵس و کەوتی خۆیان ڕازاندبوو. نیوەی سامانەکەم بۆ تۆ، ژنێکیان تەلاق ئەدەم بە شێوەیەکی شەرعی، تۆ مارەی بکە. ئەمە بەرزترین پلەیە کە مرۆڤ بیگاتێ، بەرزترین پلەی خۆ نەویستن، بەرزترین پلەی برایەتی، بەرزترین پلەی مسڵمانێتی، ئەو مسڵمانێتی کە قورئان داوای دەکات. کوان ئەوانەی کە ئەیانەوێ ئیسلامیش بەبیرە لار و وێرە مادیەکەیان تەفسیری بکەن، کوان زۆرانبازی ئابووری. سعدی کوڕی ڕەبیع لە پێناوی چیدا مسڵمان بووە؟ لە پێناوی مادەدا یا لە پێناوی بەرتیل و پارە کۆکردنەوە و ڕابواردنی حەرامدا؟ هیوادارم مسڵمانەکان چاوێک بکەنەوە و بەبیر و هەستی خۆیان لە دینەکەیان تێبگەن، نەک ئەوانە بۆیان شی بکەنەوە کە مەبەستیان نەهێشتنی ڕەوشت و دینە، تا پلانەکانی جوولەکە سەرکەون و دەست بخەنە قورجی گەلە بەستە زمانەکەمانەوە کە وەک چاوکراوان هەستی پێەکەن. بریا مسڵمانەکان زۆر چاک بزانن پەروەردەی ئیسلامی و ئەو بەڕێزانەی پێگەیاندووە تا بەو کەم دەسەڵاتی و دەستکورتیان تەخت و بەختی نەفامی تێک بدەن و گەلان لە سایەی قورئاندا بەحەسێننەوە. چی کۆمەڵی نەفامی هەیە لەسەر زەویدا هیچیان ناتوانن تۆی خۆ نەویستن لە دڵ و دەرونی ئەندامەکانیاندا بڕوێنن. ئەوان ئەو پەروەردەیان پێ نییە کە بتوانێ ئەو جوامێری و دڵپاچی و خۆ نەویستی و وەفاداریە لە کۆمەڵە مسڵمانەکانی ئەو سەردەمەدا هەبوو بیهێننەکایە. ئەمەیە وا ئیسلامی کردوتە تا قەڕێباز بۆ مرۆڤ. عەبدوڕەحمان بە بیستنی پێشنیارەکەی سەعد وەک گوڵگەشایەوە کەوابێ دانیشتوانی مەدینە خاوەنی پیاوەتی و جوامێری. سەربازی خۆنەویست بۆ بەرزکردنەوەی ئیسلام مرۆڤ کە گەیشتە ئەو ڕادەیە ئەتوانێ بەسەر هەموو کۆسپ و کەندەڵانێکدا باز بدات. سوپاس بۆ خودا، ئەمە بەخششی خودای گەورەیە، ئەمە بەری شیرینی ئارام و بەرگەگرتنەکەی مەککەیە. عەبدوڕەحمان وەڵامی دایەوە: خدا فەڕ و پیرۆزی بڕژێنێ بەسەر ماڵ و منداڵتدا، تەنها بازارم پێم نیشاندا، ئیتر هیچم ناوێت. بازاریان پێنیشاندا، ئەویش دەستی کرد بە کڕین و فرۆشتن و قازانجکردن و پارە پاشەکەوتکردن. تا ماوەیەکی زۆری پێ نەچوو مارەی ژنێکی پەیدا کرد و ژنی هێنا. ئەوە بوو ڕۆژێکیان هاتە خزمەتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، بۆنی خۆشی لێ ئەهات. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی: دەنگ و باست. وتی: ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، ژنم هێناوە. فەرمووی: ما ئەصدەقتەها. فەرمووی: چیت کردۆتە مارەیی؟ وتی: کێشانەی ناوکە خورمایەک زێڕ. فەرمووی: داوەتێک بکە ئەگەر چی مەڕێک سەر بڕیوە. پێویست ناکات هەمیشە مسڵمان خەریکی دەست پانکردنەوە بێت، پێویستە خۆی خەریکی هەوڵ و کۆشش بێت، پێویستە لە ڕەنجی شانی خۆی بخوا و ئەو دەستگیرۆیی لێ قەوماوان بکات، نەک بار بێت بەسەر مسڵمانەکان و بانجی ئیسلامەوە. هەڵگەری ئیسلام بڵاوکەرەوەی ڕێبازی قورئان پێویستە خۆی بژێنی، نەک لە سایە ئیسلامدا بەتەمەڵی بژی، نەک لە جیاتی بڵاوکردنەوە و گەیاندنی ئیسلام خەڵکی دەستگیرۆیی بکەن. ئەوانەی بەسەر ئیسلامەوە ئەژین، ئەوانە لێی تێ نەگەیشتون، ئەوانە ئەبوایە لە هەموو کەس زیاتر هەوڵ و کۆششی ژیانیان بکردایە، چونکە شارەزای ئەوەن
کە ئیسلام داوای ئیش ئەکات نەک وتەی ڕوود. مسلمان دروستکەری کۆمەڵگەی ئیسلامیە، ئەو کۆمەڵگەی کە هەڵگری ئاڵای ئازادی گەلان و پێشکەوتن و داکوتانی پایەی شارستانیە. لە کۆمەڵگەی ئیسلامیدا تەمەڵی و تەزەلی ئەبێتە عەیبێکی زۆر گەورە. مسلمانان بە چاوێکی سووکەوە سەیری ئەکەن کە خۆیان بەدەست قەست ئەکەنە سەرباری کۆمەڵ. ئەوانش کە لێ قەوماون بە هەر شێوەیەک بێت بەو پەڕی لێبردنەوە مسلمانان دەستی یارمەتی بە هاناوە هاتنی بۆ درێژ دەکەن بە پێچەوانەی ئەو بیرەوە کە ئەڵێت هەرکەس کار نەکات مافی ژیانی نییە. عەبدوڕەحمان ساڵەهای ساڵە بەدەستی قوڕەیش ئەچەوسێتەوە. ئێستا خوددا دەروی بۆ کردوتەوە. تو خوددا حەیف نییە نەتوانێ خۆی بژێنی، حەیف نییە خۆی بکە بەبار بەسەر ئیسلام و مسلمانانەوە. چاکوایە قۆڵی مەردانەی لێ هەڵکاو لە جیاتی ئەوەی بار بێت بەسەر بانگەوازی ئیسلامەوە ئەو کۆڵ هەڵگرێت. عەبدوڕەحمان ئەڵێت لە هەموو لایەکەوە پارە و سامان ڕووی تێکردم، هەتا ئەگەر بەردێکم لە شوێنی خۆیدا بجوڵانایە وا بە بیرم ئەهات کەوا لە ژێریا زێڕ یا زی و ئەدۆزمەوە. 1-2 ساڵ تێپەڕی کرد و جەنجی بەدر هاتە بەرەو. عەبدوڕەحمانیش یەکێ بوو لە سەربازە کۆڵ نەدەرەکانی لەشکری ئیسلام و بەشداری تێدا کرد. بەو پەڕی هەوڵ و کۆشی بۆ بڕینی نینۆکی قوڕەیشی ستەمکار کرد. لەم جەنگەدا عومەیری کوڕی عوثمانی کوڕی کەعب کە دوژمنێکی داغ لە دڵی مسڵمانەکان بوو بەدەستی عەبدوڕەحمان کوژرا. حارثی کوڕی سومە خوا لێ ڕازی بێت ئەڵێت پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە شیوەکەدا بوو لێمی پرسی هل رأيت عەبدوڕەحمان بن عوف؟ فەرمووی عەبدوڕەحمانی کوڕی عوفت دیوە. وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. لە بنی چێوەکەدا دیم کە کۆمەڵێک سەربازی بتپەرست دەورەیان لێدا بوو کە هاتمە خوارەوە بەرگری لێ بکەم. تۆم بینی و ڕووم لێتنا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مەلائیکەت لە کوشتاردا یارمەتی ئەدەن. حارث ئەڵێت ئەوە بگەڕامەوە بۆ لای عەبدوڕەحمان بینیم وا لە نێوان 7 کەسی کوژراودا. جا پێم وت دەستت خۆش بێت، ئایا هەموو ئەمانە تۆ کوشتونت؟ وتی ئەمە و بە ئەرتەهائی کوڕی عەبد شوڕەحبیل ئەوە هەردووچیان من کوشتم، بەڵام ئەوانەی تر کەسێک ئەی کوشتن کە من نەم ئەدیت. وتم خوددا و پێغەمبەرەکەی ڕاستیان فەرموو. عەبدوڕەحمان خوای لێ ڕازی بێت لە جەنجی بەدردا توانی ئومەیەی کوڕی خەلەف بەدیل بگرێت. لە ڕۆژی ئوحودیشدا لەو ساتەدا کەوا قوڕەیش هەڵی بەدەست هێنا و لەشکری مسڵمانەکانی گەمارۆدا. عەبدوڕەحمان بە وێنەی چێوێکی دامەزرا و پڵینگێکی بێباک بەشداری ئەکرد. بەو پەڕی ناڕەحەتی هاتە ڕێ. کاتێک کە جەنگ تەواو بوو زیاتر لە بیست برینی پێوە بوو کە هەندێکیان ئەوەندە گەورە و قۆڵ بوون دەستی پیاوی تیا ئەچوو. لەبەر زامداربوونی پێی لەوە دوا لە ڕۆشتن لەنگەری ئەگرت و قسەکردنیشی باش بۆ نەئەهات چونکە 2 ددانی پێشەوەی لە جەنگدا کەوتوو. لە مانجی شەعبانی ساڵی 6ەمی کۆچیدا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بانجی کرد و لەبەر دەستیدا داینەوە بەدەستی پیرۆزی مێزەرێکی بەسەریا بەست و کە بەو لاو بەو لای شانیدا هاتە خوارەوە. پێی فەرموو بە ناوی خواوە لە ڕێی خوددا غەزا بکە، هەرچی ئیمانی بە خوددا نییە بچۆ بە گژیە، بەڵام زۆر وستەم بەکار نەهێنیت و ناپاچی نەکەیت و مناڵی ساوا نەکوژیت. پاشان کردیە سەرکردەی سوپایەک بەرەو بەنی کولەیب لە ناوچەی دوومەل جەندەلی نارد. عەبدوڕەحمان خوددا لێی ڕازی بێ ئەجێڕێتەوە ئەڵێت پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم تەشریفی بردە دەرەوە و ڕووی لە ژۆرەکەی خۆی ناو چووە ژوورم. جا ڕوو بە قیبلە وەستا و دەستی بە نوێژ کرد و چوو بە سەجدەدا. درێژەی پێدا هەتا وامزانی کە خودای گەورە عەزە وەجەل گیانی کێشاوە. لێ نزیک کەوتمەوە و دانیشتم. ئەویش سەری بەرز کردەوە و فەرمووی من هذا؟ فەرمووی ئەمە چێیە؟ وتم عەبدوڕەحمانم. فەرمووی ما شەأنک؟ فەرمووی چیت ئەوێ؟ وتم ترسام خودای گەورە عەزە وەجەل گیانتی کێشا بێت. ئەویش فەرمووی جوبریل سەلامی لێبێ هاتە لام و موژدەی دامێ و وتی خودای گەورە عەزە وەجەل فەرمووی هەرکەس سەڵەواتت لەسەر بدات
واتە داوای ڕەحمەتت بۆ بکات، ئەوە ڕەحمەت بارانی ئەکەم. هەر کەسیش سەلامت لێ بکات، ئەوە سەلامی لێ ئەکەم. منیش لە سوپاسی ئەودا سەجدەم بۆ خودای گەورە و عەزە وەجەل برد. عەبدوڕەحمان خوددا لێ ڕازی بێت لە خزمەتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەوە بوو وانە و ئامۆژگاری لێ وەرئەگرت. ئەوە بوو جارێکیان پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لەبەر خەم و خەفەت کە تەشریفی بردە ماڵەوە خۆی بەسەر شانی عەبدوڕەحمانی کوڕی عەوف دادا بوو، چونکە ئیبراهیمی کوڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر مەرگدا بوو. کاتێک کە گیانی دەرچوو فرمێسک لە هەردوو چاوی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هاتە خوارەوە. عەبدوڕەحمان عەرزی کرد: ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، ئەم گریانت ئەوەیە کە خەڵکی لێ قەدەغا ئەکەیت؟ هەر کاتێک مسلمانان بتبینن ئەگریت، ئەوە ئەوانیش ئەگرین. ئەڵێت کاتێک کە هەنیسکی لاچوو فەرمووی ئەم گریانەش سۆز و بەزەییە. هەر کەسێکیش بەزەیی لە دڵدا نەبێت ئەوە بەزەیی لەگەڵدا بەکار ناهێنرێت. ئەوەی ئێمە قەدەغەمان کردووە شیوەن و واوەی لایە، ئەو پیا هەڵدانەی کە کابراوەها نەبێت. دوای ئەوە فەرمووی ئەگەر لەبەر ئەوە نەبوایە کە مردن بەڵێنێکی گشتیە و ڕێگای هەمووانە ئەیگرنە بەر دوای نەمان بە پێشی نەمان ئەگاتەوە، ئەوە زیاتر لەوە بۆی بەداخ ئەبووی. چاو فرمێسک ئەڕێژێت، دڵخەمبار ئەبێت. هیچ شتێک ناڵێن کە پەروەردیگار بڕەنجێت و ماوەی شیر خواردنیشی چەندی ماوە لە بەهەشدا تەواوی ئەکات. عەبدوڕەحمان خوددا لێ ڕازی بێ بە چاچی تام و چێژی لە قورئان وەرئەگرت، بە تایبەتی ئایەتل کورسی کە ئەوە بوو هەرچی ئەچووە ماڵەوە بە گۆشەکانی ماڵەکەیدا ئەگەڕا ئایەتل کورسی تێدا ئەخوێند. ئەو هاوڵانە لە سەرەتاوە مسلمان بوون، خاوەنی پلە و پایەکی تایبەتی بوو لە دڵی پێغەمبەری نازداردا صلی الله عليه وسلم، چونکە ئەوانە لە کاتێکدا ئیمانیان هێنابوو کەوتوبوونە شوێن قورئان و بانگی خوددا یەکجار بێنیاز بوو. هەموو کەسێک نەی ئەتوانی وەک ئەوانە پێ بە جەرکی خۆیدا بنێت و دژی خوددا نەناسی بوەستێ. ئەوە بوو جارێکیان عەبدوڕەحمانی کوڕی عەوف شکاتی خالیدی کوڕی وەلیدی خوا لە هەردووچیان ڕازی بێ بەلای پێغەمبەری خودداوە کرد صلی الله عليه وسلم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی: خالید، ئازاری پیاوێکی بەدری مەدە، خۆ ئەگەر ئەوەندە چێوی ئوحود زێڕ بۆ ئیسلام خەرج بکەیت ئەوە بەکردەوەی چاچی ئەواندا ناگەیتەوە. خالید وتی: شتم پێ ئەڵێن و منیش وەڵامیان ئەدەمەوە. فەرمووی: ئازاری خالید مەدەن، چونکە خالید شمشێرێکە لە شمشێرەکانی خوددا بەسەر کافراندا باراندوویەتی. ئەگەر جیاوازی نێوان عەبدوڕەحمان و خالید کە شمشێرێکی خوددایە و بۆ داپلۆسینی کافران ئەوەندە زۆر بێت هەر بەوەی کە چەند ساڵێک لە مسلمان بووندا جیاوازیان هەیە. خالیدیش بە هاوڵێتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم شەرەفمەند بوو بێت و خاوەنی ئەو خزمەتە مەزنە بێت لە ئیسلامدا، داخۆ ئەبێت جیاوازی نێوان هاوڵان و خەڵکی تر چەند بێت. سامانی عەبدوڕەحمان دەورێکی باڵای هەبوو بۆ بەڕێکردنی لەشکرە ئیسلامیەکان بۆ یارمەتیدانی کۆمەڵگەی ئیسلامی لە کاتی گرانی و تەنگانەدا. بۆیە جیهادی بەلەش لە چاو جیهادی بە ساماندا زۆر کەمە. ئەوە بە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ویستی سریەک بەڕێ بخە، ڕووی کردە هاوڵەکانی و فەرمووی: ماڵ ببەخشن، چونکە ئەمەوێ لە شکرێک بەڕێ بکەم. بەر لە هەموو کەس عەبدوڕەحمان چووە ماڵەوە بە پەلەگەڕایەوە وتی: ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، 4000م هەیە، 2000یم بەخشیوە لە ڕێی خوددا و 2000شم داناوە بۆ ماڵ و خێزانەکەم. لێرەدا سەرداری مرۆڤایەتی لە خوددا داوای خۆشبەختی و فەر و پیرۆزی بۆ عەبدوڕەحمان و سامانەکەی کرد و فەرمووی: خوددا فەڕ و بەرەکەت بخاتە ئەوە کە بەخشیوتەوە، ئەوەشی کە هێشتیتەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات.